کاتێک دەگوترا هەرێمی کوردستان نەک بەراورد بە عێراق بەڵکو بە وڵاتانی دەور و پشتیش تورکیا و ئێران لە هەر هەمویان لە هەموو ڕوویەکەوە زۆر باشتر و ڕێژەی بێکاری و هەژاری تیایدا یەکجار کەمە دەیان کردە هەڵایەک ئەو سەری دیار نەبوو تا ئەوەی باش بوو خوا و ڕاستان ئەوە وەزارەتی پلاندانانی عێراق بەڕەسمی خۆیان دانی پێدادەنێن ئیعتراف دەکەن کە ڕێژەی هەژاری خۆیان دەڵێن بەگشتی لە 125 بەرەو ژوورە بەڵام لە هەندێک شار وەکو واسط بەسرە لە 145 نزیک بۆتەوە بۆ لە 150 کەواتە ئەوەی هەیە هەرێمی کوردستان لەگەڵ ئەو هەموو تەدەخولاتەش لە ناو هەرێمی کوردستاندا جا چ ناوخۆیی ببێت چ دەرەکی بێ هێشتا هەرێمی کوردستان لە چاو باقی عێراق و دەوڵەتانی دەور و پشتیش هێشتا یەکجار لە پێشەوەی دەمانەوێت لەسەر ئەو بابەتە زیاتر قسە بکەین بە دیاری کراویش لەسەر ئەو ڕاگەیاندنەی وەزارەتی پلاندانان بە میوانداری زۆر بەڕێز هیڤدار ئەحمەد جێگری سەرۆکی لێژنەی دارایی پەرلەمانی کوردستان ڕاستەوخۆ لە ستۆدیۆ ژووری هەواڵ لە لامان میوانە کاکی بەدەر زۆر بەخێر بێن زۆر سپاس بۆ بەشداریکردنیشتان لەگەڵمان حتمما تۆ ئەو ئامارەی وەزارەتی پلاندانانی عێراق دیوە دەڵێ ڕێژەی هەژاری ئەوەندە بەرز بۆتەوە بۆ سەروی لە 125 بەڵام لە 125 ئەمە بەگشتیە ینی هەندێک شار لە 145شی تێپەڕاندووە هەرێمی کوردستان لەگەڵ ئەو هەموو ئابلۆقەی ناوخۆیی هی خۆمان و دەرەکیش ڕێژەکەی یەکجار کەمە کەواتە ئێوە وەکو ئەندامی پەرلەمان وەکو ئەوەی کە بەدووادا چوونتان کردو خوێندنەوەتان بۆ ئەو ئامارەی وەزارەتی پلاندانانی عێراق چییە؟ سڵاوڕێز بوو جەنابت و بۆ هەموو بینەرانی ئێستا کە تەماشای کەناڵی کوردستان 24 دەکەن لە ڕێژەی هەژاری ینی لە عێراق لە هەندێک پارێزگا گەیشتوتە 62% بوون نمونە لە مستەنا ئەمە ئەگەر ڕوخسەت بدەیت هەندێک ئاماری دقیق و ڕسمی لەسەر ئاسی نێو دەوڵەتی و ناخۆی عێراق وەرم گرتووە تەقیمێکی وازەیە عێراقەکەن عێراق چ مەسەلەن چ دەوڵەتێک کە ئایدیالیە لە مەسەندێک خەڵک حەز دەکات ئێمە بەشێک بین لە عێراق تەماشا بکە عێراق خارجی مؤشراتی داڤۆسە داڤۆس تەقیمی ساڵانە دەکاتن لە خوێندن لە دنیا لە 140 دەوڵەت عێراق لە هیچ کام لەو 140 دەوڵەتە نییە ینی عێراق لە خارجی هەموو لە خارجی هەموو تەقیمێکی خوێندنە لە عالم کە 140 دەوڵەتە عێراق تێدانیا مصر کە خەڵکی ئێمە ئێستا دەچێت لە مصر دەخوێنێت 139مین دەوڵەتە ینی یەکێک لە فاشلترین دەوڵەتەکانی شار مصرە ینی عێراق لەو فاشلش نییە هەر خراپترە ئەوە یەک 140 دەوڵەتەوە باسمان کرد 11 ملیۆن کەسی نەخوێندەوار لە عێراقان طبعا ئەمە دوو مؤشر هەیە مؤشرێکی وەزارەتی پلاندانانی عێراق هەیە ئەڵێ 13% و لە هەندە ناوچەی خۆی وەزارەتی پلاندانانی عێراق دەڵێ 18% بەڵام یونیسف دەڵێتن ڕێژەی نەخوێندەواری ئومی لە عێراق 47%. ئەمە ئەو دەوڵەتەیە کە مەسەڵەن بەشێکی خەڵک خەونی پێوە دەبینن لە هەرێمی کوردستان بەشێک من لەو عێراق 47%. جەنابی حاکم ئەگەر ڕوخسەت بدەیت لە هەر 5 منداڵ لە عێراق وەزارەتی یونسکو وەزارەتی سەرچاوەکانی ئاوی عێراق لە هەر 5 منداڵی عێراق 3 منداڵ ئاوی خواردنەوەی پاکیانە بخۆن لە هەر 5 منداڵ کە دەبێت بەشێک بی لەو عێراقا ئاوش نییە بخۆی عێراق لە 180 و لە 157مین فاشلترین منواناڵی منەظەمەتی شەفافیەتی نێودەوڵەتی فاشلترین فەسادترین دەوڵەتی دنیاە ڕێژەی هەژاری لە عێراق 25% لە 2019 و 20% بوو زیادی کردووە دەوڵەتێک کە سەروی 100 میلیارد دلار بودجەی هەبێتن ئەبێ مەسەلەن ئەو کێشانە چارەسەر بکرێتن و لە هەموو بودجەکانی ساڵانەشی دەڵێتن یەکێک لە چارەسەرکردنی گرفتەکانی عێراق لە ناو بودجە هەژاریە بەڵام چارەسەر نەکرا و زیاد دیش بوو لەسەر ئاستی هەموو دەوڵەتانی عەرەبی و ئیران و تورکیا لە تاریخی ئەم منتەقەیە و دەوڵەتانی عەرەبی هیچ دەوڵەتێک ئەمە ئاماری فەرمی وەزارەتی داخلی عێراقە ناوخۆی عێراقە هیچ دەوڵەتێک هەندەی عێراق هەندەی ساڵی 2020 ژمارەی کوشتنی تێدا نەبووە 5300 کەس ئەمە لە دەرەوەی حالەتی شەڕ باسی شەڕ ناکەین تەماشا بکە جەنابی حاکم لە کوشتن لە عێراق لە 2022 5300 کەس بووە ئەگەر تەماشاکەن لە 2016 4400 کەس بووە لە 2015 گەیشتوتە 2000 ینی 4000 حتا 4700 2019 بووە ئێستا بووتە چەند 5300 کەس ئەمە هەر کەسی بشتە وێرە خۆی دەیکوژێتن ئەمە و عێراقەیە کە خەونی پێوە دەبینن بەس لە شاری بەغدا
ئێستا تەماشای راپۆرتێکم کرد بەس لە شاری بەغدا ڕێژەی هەژاری ژمارەی هەژاری لە ناو بەغدا 1,200,000 کەسە کە ئەم شەونان نییە بخۆتن بە پێی ئاماری ڕسمی حکوومەتی عێراق لە وەزارەتی پلاندانانی لەو 8 ملیۆنی نیشتەجێ بەغدا لەو 8 ملیۆن 1,200,000 کەس لە ناو عێراق بەڵێ ئەوە عێراقی ینی من نازانم خەو بە کوێ عێراقیەوە دەبیت زۆر باشە هێویدار بەڵام ئێستا ئەوە دەرکەوت ئەمە عێراقە بە پێی ئەوەی هەم ئاماری وەزارەتی پلاندانەوە ئەو ژمارانەی تۆش ڕادگەیان لە ڕووی گەندەڵی بێکاری بێخزمەتی لە هەموو ڕوویەکەوە و هەموو کەسی زانی هەرێمی کوردستان چۆنە بە هەموو ئەو ڕخنانەیە ئەمانە لە هەرێمی کوردستان با ئەوەی جا گەندەڵی هەبێ هەر شتێک هەبێت لە هەرێمی کوردستان بە هەموو ڕخنەکانمانەوە بەڵام پرسیار ئەوە نییە پرسیار ئەمەیە بۆچی هەندێک خۆ بە سیاسەتزانی کورد یا هەندێک پارتی خۆ بە سیاسی زان داوا دەکا هەرێمی کوردستان نمێنێ و هەمووی عێراق ینی هەرێمی کوردستان ببێتە بەشێک لە عێراق ینی عێراق ئەوەندە خۆش و چاکە ئەوان پێیان وایە ببین بە بەشێک لەوە اینجا خۆ عێراقیەکان لە ئێمە زیاتر باسی خۆیانەکەن وەزیان چونە ئێمە علاقەتمان بە بابەتی سیاسی نییە ئێمە دێم بە خەڵکی هەرێمی کوردستان دڵنیان دەکەینەوە تام عێراقی هەبێتن خاوەنی دستوری هەمیشەی 2005 هەرێمی کوردستان ئێمە کارتێکی هەر بەهێزی دەست هەرێمی کوردستان ئەم دەستورە عێراقەیە کە ئێمە ئیمزامان کردووە لە سەری خەڵکی کوردستان دەنگی پێداوە تەماشا بکە طبعاً لە چەندین بڕیارەکانی ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی داوا لە هەرێم دەکات لە هەولێر و بەغداکە وەکو دوو جەمسەر لە عێراق مفاوزات بکەن و لە ڕێگەی دیالوگەوە مفاوزات بکەن بگەنە چارەسەرکردنی کێشەکان واتە داوا لە بەغدای نەکردو بڕۆ خۆت لەسەر عێراق لەسەر هەرێمی کوردستان بسەپێنە و ئەمە مادەیەکی قانونی قووەتی داوەتە هەرێمی کوردستان کە هەرێمی کوردستان بە پێ مادەی 121 دەستوری عێراق بەشی پێنجەم ئەڵێ هەرێمی کوردستان خۆی تایبەتمەندە بە ئیدارەکردنی هەرێمی کوردستان واتە دستور حەقێکی قانونی دەستوری پێت هەیە لە ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی ئەمم متحیدە پەسەند کراوە دێن مشکلێکی گەورە ئێستا دروست بووە مەسەلەی نەوت و غازی هەرێمی کوردستانە جەنابی حاکم دیسانەوە ئەگەڕێنەوە بە دستور مادەی 112 دوو بەشە بەشێک دەڵێتن کاکە ئەو ناوچانەی بەهۆی سیاسەتی ڕژێمی پێشووی عێراق تووشی نەهامەتی ئەمفال دەربەدەری کیمیابارانکرەوە دەبێ بەڕێگەی دەستور دەبێت بە نەوتی عێراق تعویزی ئەوانە بکرێتن من گلەیەکم هەیە لە هەرێمی کوردستان حەق بووە تیمێکی فەنی قانونی بەهێزی هەبووە بوو بەرگریکردن لە مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان کە لە ناو دەستوری عێراق داهاتوە لە دادگای فیدرالی نەمان کردووە و لە هەمان مادەی 112 بەشی دووەم دەڵێتن تەماشا بکە لەسەر سیاسەتی نەوت حکوومەتی فیدرال لەگەڵ هەرێمی کوردستان لە بینی دوو کەوانە مەعەن یعنی پێکەوە ڕسمی سیاسەتی نەوت و استراتیژی نەوتی عێراق دەکەن نەیوتوتی بەغدا دەبێ خۆی بسەپێنێتن بووە ئێستاش هەر بەپێ ئەم دەستورە کە لە عێراق هەیە عێراق کاری پێکە محکەمەی فیدرالی هەیە هەرێمی کوردستان شاندێکی دەستوری قانونی بەهێزیە بێ بوو بەرگریکردن لە مافەکانی هەرێمی کوردستان قەت عێراق ناتوانێتن خۆی لەسەر ئێمە بسەپێنێتن کاکی هێویدەر با بگەڕێنەوە سەر ئامارەکەی وەزارەتی پلاندانە بۆ خۆت زۆر باش دەزانی زیاتر لە 90 بودجەی عێراق بۆ 15 پارێزگای عێراقە بەڵام ئەوەیە کە دەیبینین یعنی ئێمە عێراق نقمی گەندەڵیە خزمەت گوزاری بێکاری هەژاری کەواتە تۆ داهاتوی عێراق چۆنە بینی عێراق لە 2023 حتاوەکو ئێستا حتاوەکو پارساڵ 2022 زیاتر لە تریلیۆنێک و 400 میلیارد دلار پارە هاتووتە عێراق بووتە بودجە لە ناو پەرلەمانی عێراق پەسەند کراوە و داهاتی هەبووە بەڵام ئەوە حالی عێراقە 70% زەوی کوشتتوکالی عێراق لە دەست چووە هەموو ساڵێ 100,000 دونەمی عێراق دەبێتە بیابان سەحرا بوون ئێستا عێراق خۆی ئەو چەند ڕۆژ پێش ئێستاژی لە بەسڕە مۆتەمەرێکیان بەستووە ئاسایشی خوراکی عێراق کردوتە مەترسی عێراق بە حیات ناتوانێت تەماتە و پێداویستەکانی خۆی بەخۆی دابین بکات ئللا لە درەوە دابین ئللا لە درەوە هاوردە بکات مەترسی لە هەمووی گەورەتر جەنابی حاکم ئێستا عێراق هەموو ساڵێ ژمارەی چەکدارەکان و میلیشیەکان زیاتر دەبن شاری عێراق شاری کامل هەبووە وشک بووە ئاوی تیانەمەوە پارساڵ چەند ڕئیس شێخەک لەسەر ئاو کوژراون عێراق لە دۆخێکیدا دەکوڵێ وەکو پێنجەم یەکێک لە 5 مەترسیدارترین دەوڵەتەکانی سەر دنیا هەژمار کراوە لەلان نەتەوەی گرتوەکانەوە ئەمە عێراقەیە زۆر باشە کاکە هێویدەر بۆ خۆ دەزانی مەسەلەن شارێکی وەکو بەسرە کە ڕۆژانە 3 ملیۆن بەرمیل بەرهەم دێنێ و دەیفرۆشێ هەژارترین شاری هەموو عێراقە ئەوان داوا دەکەن بکرێنە هەرێم دەڵێن با سوود لە ئەزمموی هەرێمی کوردستان وەربگرین پێ دوانییە
بۆ چەسپاندنی دموکراسی بۆ چەسپاندنی فێدرالی باشترین چارەسەر بۆ ئەوەی لە گەندەڵیش و نەبوونی خزمەتگوزاری و هەژاریش عێراق بەگشتی ڕزگار ببێ دروستکردنی چەند فیدراڵێتێک نییە يعني زانجي اما تخوازنين ام عراق بروخي لنا وبتشي خلقك همو لبرسا بمري ولتين وهذا وشك ببن يعني ما وانا خوازين ما خوازين خلقي عراق خوش بيتن وخلقي هريمي كردستان دو قناغي زور سي چار قناغي كي جرينجي تاريخي هيا هل يام بجاردوا لقلم عراق بجيتن لدواي شرق جنگي جهاني يكم كعصبة الأمم هاتونا تهريمي كردستان دوان دخلكي كردستان كردوا أو كات ولاياتي موصل بوا دتانوي بشيك من لتركيا يام بشيك من العراق خلكي هريمي كردستان أو كات هل يام بجاردوا بشيك من العراق ريكوتني الجزائر دروز بوا يعني ريكوتني آزار يازي آدار هبوا خلكي هريمي كردستان وسياستي هريمي كردستان وسيادي كان وتنكاك بشيك من لو عراق وحكمتي عراق امر وخادواي مثلا 2003 خلكي هريمي كردستان قيادي سياسي هريمي كردستان وتم بابا بشي كمين لو عراقا يعني استاش ناما نوي با عراق وكو بريطانيا تشون لقال اسكتلندا همو جا ريفراندوم اكري اسكتلندا جا اسكتلندا كان لانه جابنا وزوريني دنج اسكتلندا كان اخر جانا بنا وبشي كمين للعراق بشي كمين لبريطانيا تشكو بريطانيا او ندم موافق قانوني ازاديه كاني اولاتي دابين كردو خلكك اوي هالبجارتو لقالوا بو عراق او هاوكو هاولاتيكي بلا دو سي تشوار هذا النكته كيان لسر كرده واحد كردي هيك وواحد كردي يعني خذ ازاين لبغداد شبوي باشا كاكي يعني اوان بوشي وتماشي قلتي هريمي كردستانك كاكي بدر هر دقري موسر او امارو نبوني خدمه گزاري وبيكاري وهجاريكا لا عراق استا بتايبتي لبغداد وبرو خوار برو بصره ريجي بكارهێنەرانی موادی مخدر يعني اويك بڵێن مادەی هۆشبەر بێحەد زیادی کردو تا چەند ئەمە پەیوەندی بە بێکاری و هەژاریەکەی چونکە بە پێی راپۆرتەکان دەڵێ خەریکە لە دەست دەرد دەچێت بەڵام ئەگەر بە کورتی وەڵام دێت و من سوپاست دەکەم اینجا خۆ عێراق یەکێکە لە مەترسیدارترین دەوڵەتەکان لە هەموو ئەوانەی کە باسمان کردووە یەکێک لەوانەی کە بابەتی بەکانی خەڵکە هەژار بووە کاک حاکم حەز دەکەم ئەوە ڕێگە بدەیت جگە لە بەکارهێنانی مادەی بێژبەر ئەم نەخوێن دێواریەی لە عێراق عراق 43 مليون كسا نفوسي عراقوي كخويا بلاو كانوا چنده جاري هیچ سرجميري نكراو بلام ويك عراق بلاو كان 43 مليون يونسكو دلتن چند هجا چند نخوين دوار ليره 47 لصاد ام 47 لصاد نخوين دوار بين جمهوري نخوين دواري لعراق زور بيتن عراق دولتك زور ترسناك لقالي بيجي زور خلكي نخوين دوار تدا قورابن يعني چون لقال يكي وا حكم بقريت دست كرت برون لێبدەن برون چەکدار دروستکەن بڕۆ یعنی هەموو شتێکی بەسەرتو دەینێتن ئەوەی کە دەیەوێت لەگەڵ عێراق بخۆی بژیتن ئەوە عێراقەکەیەتی جەنابی حاکم زۆر باشە کاکی ویدەر بە ئومێدیەوەی کە ئەم حکوومەتی ئێستا عێراق پلانی هەبێ بۆ هیچ نەبێ بۆ کەمکردنەوەی هەژاری و بێکاری زۆر بەڕێزی ویدار ئەحمەد جێگری سەرۆشی لێژنەی دارایی لە پەرلەمانی کوردستان گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان سوپاس بووی